سڵاوی خواتان لێ بەم کاتتان باش دیارە ماوەی حەو ڕۆژە لە دۆڵی سماقولی کردبوونەوەی ناڕەزایی هاوڵاتیان هەیە بەهۆی ئەوەی کە خزمەتگوزاری لەم گوندانە وەکو پێویست نەبە لە ماوەی ڕابردوودا ئەوان ڕێگەکەیان بە تەواوەتی داخستووە جگە لە دۆڵی سماقولی لە بالیسان و لە بەشێکی کۆیە و تەقتەقیش بە هەمان شێوە ڕێگری لە هاچۆی بار هەڵگرەکان دەکەن ینی داواکاری ئەوان تەنها ئەو ڕێگەیە نییە کە بار هەڵگرەکانی پیا دەڕوا و ڕێگەکەی تێکداوە ینی ئەوان کۆمەڵێکی زۆر داواکاریان هەیە کە بەشێکی زۆریان دەڵێن لە دوای ساڵی هەشتاکانەوە کە ئێرە لانکەی شۆڕش و پێشمەرگاتی بووە بەڵام خزمەت نەکراوەکو پێویست من ئێستا هاتوومەتە دۆڵی سماقولی مەدانی دەمەوێت لەگەڵ ئەوانەی کە نوێنەری خۆپشاندەران و خۆپشاندەران قسە بکەین و هەموو ئەو داواکاریانەی کە هەیەە و ئەوانەی کە سەردانیان کردون لەسەر ئاستی حکومەت چێ بوون چ بەڵێنێکیان پێدراوە کە ماوەی حەوت ڕۆژە بە شەو بە ڕۆژ ئەوان لێرە ماونەتەوە دەچمە لای خۆیان قسەی زیاترم بۆ بکەن سەرەتا دەچمە لای بەشێک لە نوێنەرەکانیان ماسا جەنابتان وەکو نوێنەر ئەگەر قسەمان بۆ بکەن وە خۆتان بناسێنن پێم بڵێن ئێوە حەوت ڕۆژە لێرەن چیتان بۆ کراوە سەرەتا من لە سەکۆی برایەتی خۆپشاندەرانی دۆڵی سماقولیەوە بە ناوی سەرجەم خۆپشاندەرانی دۆڵی سماقولیەوە بە خێراتنتان دەکەین من ناوم شاکر علی تاهایە خەڵکی سماق و دۆڵی سماقولیمە یەکێکم لە نوێنەرانی خۆپشاندەرەکان واروها مامۆستای ئاینیشم باڵە فەرموو مامۆستا حەوت ڕۆژە ئێوە لێرن حەوت شەو بە شەو بە ڕۆژ لێرن چیتان بۆ کراوە وەکو ئەوەی کە ئەو داواکاریانەی کە هاتانە بۆتان جێبەجێ بکرێت چکە داواکاری ئێوە تەنها و ڕێگەیە نییە داواکاری تریشتانەیە وڵا بە تاکیت لە ئێستادا هەتا ئەو لە حەزێکەمە قسە لەگەڵ ئێوە دەکەین لەو بەرنامەداین هیچ وعدێکمان پێ نەدراوە نەکیز وعدێک بەڵکو هیچ بەرپرسێک لە ڕووی ئیداریەوە نەهاتیە بەڵێن بە ئێمە بدەیان قسەمان لەگەڵدا بکاتن بەڵێ داواکاریمان هەیە داواکاریەکەمە زۆر نین بڵێ ئاسانە بەڵام حکومت ئامادە نەبوو تا ئێستا وەڵام هیچ داواکاریێکمان بداتەوە سەرهەڵدانی ئەم ناڕەزایەتیان لە چیەوە بوو شۆن ئاوا هەمووتان یەکتان گرت و بە یەک دەنگ هەمووتان هاتوون ڕێگەکەتان گرتووە هەنی ئێمە ماوەیەکی زۆرە ناڕازین ئەویش بەنسبەت ئەو جادەی دۆڵی سماقولی کەمە چەند ساڵێک ئەو جادە تەواو بووە جادێکی زۆر جوان و ڕێک و پێک و جادێک بوو دەتوانم بڵێم نەک بۆ خەڵکی دۆڵی سماقولی بەڵکو بۆ تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان باشترین و چاکترین و کورتترین ڕێگا بوو کە بتوانانی هەولێر و سولێمانی و شارەکانی دیکە بە یەکتری بەسێتەوە هیچ هەوراز و نشێوە چیان نەبێ هیچ پێچ و پەناچیان نەبێتن و ئەو جادەیەکی گەشتیاریە دۆڵی سماقولی دۆڵێکی گەشتیاریە حکوومەتی هەرێم چاک بۆ خۆی دەزانێتن بەنداوی لە دروست کردیا کە پروست شوێنی سەفرە و سیاحاتی هەیە خەڵک لە سەر تاسەری هەرێمی کوردستان و لە تەواوی عراقیش ڕووی تێدەکا بەمبەستی گەشتکردن بەڵام ئەوە ماوەی زیاتر لە ساڵێکە بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم تەنکەری نەوت و هەموو سیارە بار هەڵگرەکانی هێناوەتەوە سەر ئەو خەتە گەشتیاریە هەرچی خەڵکی گەشتیاری هەیە ڕوو لەو ناوچێ ناکات و بەڵکو دەستنەوە ڕێگاکانی دیکە و ڕێگەکەمان وێران بووە یعنی لە ماوەی ساڵێک و یەکمان جێڕابردوودا ئەو جادەی کە خۆتان ئەگەر پێدا هاتون دەبین سەدان کۆسپ و کەند و چاڵی تێدایە نە لە جستاندا دەتوانین بە چاچی پەیدا بڕۆن نە لە هاوێنیشدا لە بەتۆز و غوباری ئەو جادەیە بۆیە ئەمە لەو جادەیەدا تەزحیە زۆرمان داوە خەڵک زۆر بووی تەزەحیە خەڵکی هەرێمی کوردستان لەو سنوورە خەڵک بە مادی بە معنەوی و هەروەها بە جانیش تووشی زەرەر بووە بەڕاستی بۆیە ئێمە ئەوەی ئێمەی کۆ کردەوە لە تەواوی دۆڵی سماقولی هەموو گوندەکان بە ناوی نزیکەی 22 گوند کە لەسەر ئەو ڕێگەن و ئێمە ئێستا نوێنەری زیاتر لە 10 بۆ 15 گوندیمان لەگەڵدایە هاتوین ئێمە کۆبووینەوە لێرەکانە سەکۆیەکمان پێکێناوە بە ناوی سەکۆی برایەتی خۆپشاندەرانی دۆڵی سماقولی بە مەبەستی چارەسەرکردنی ئەو ڕێگایە باشە ئەو ڕێگەیە لە کەیەوە دەستی ئاوا بە وێرانبوون کردووە ینی من ئێستا دەیبینم ئەو ڕێگەیە بەشێکی زۆری وایە من لە ڕێگاکە هاتم لە سلێمانیەوە یعنی هیچ مەترێکی نییە کە تاسەیەکی تیانە بێت چاڵێکی تیانە بێ ئەمە لە دوای ئەوەی کەوت تەنکەرانە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هاتنەوە ئێرە یاخود پێشی شەروا بووە ناخۆی ئەو تەنکەرانە نزیکەی ساڵێک و یەک مانگە هاتون ئێرە پێشتر ئەو تەنگەرانە پێش 2016 بە خەتی پردێ کەرکووکدا تێدەپەڕین بۆ هەولێر بەڵام دواتر دوایی 2016 تەنکەری نوتەکان هەمووی گواسترانەوە بۆ خەتی کۆیە دیار بوو هاوڵاتیانی کۆیەش خۆپشاندانیان کرد و ڕێگریان کرد لەوەی کە تەنکەرەکان بە سنووری ئەوان لە بۆی جادەکەی ئەوانی جادەی ئاغجەلەر جادەی شوێنەکان دیکە هەمووی وێران بوو بەڕاستی بۆی ئەوانش ناچار بوون هاتنە سەر جادە و حکومت بە ناچاری ڕێگەی ئەوانی پستن کرد و ئەو بوو تەنکەرە باڵگەکانی هەڵدا منتیقەی سکتان و هیران بەشە چەندە چوونەوە بۆ منتیقەی دۆری بالیستان
بەڵام دواتر جادەکەی ئەوانی ژوێران بوو هەر بەهۆی ئەو تەنکەرانەوە خەڵکی ئەوانی هات سەرجاد و شەقامەکان و ڕێگایان گرت و ماوەیەکی زۆر خۆتان دەدەن کە سەردانتان کردوون و حتمما ڕووماڵی ڕووداوەکانی ئەوێ نەریشتان کردێت لە ڕابردوودا بۆیە حکومت بە ناچاری تاکە ڕێگەیە کە هینایەوە دۆڵی سماقولی هەموو تەنکەرەکان و بارهەڵگرەکانی هێنایە یعنی ئێستا دۆڵی سماقولی ڕێگای دۆڵی سماق کە پێم گوتی شوێنێکی گەشتیاریە جادەیەکی گەشتیاریە بۆ جادەی بازرگان دروست نەکە بەڵام بووی تا سنتەری بازرگانی 4 وڵاتی دەوروبەر عراق تورکیا ئێران سووریا هەرچی بارهەڵگری دەرەوە و ناوە هەیە هەمووی هێنراوەتە سەر ئەو جادەیەش تەحملی ئەو قورسایە ناکاتن ئێمە خۆمان شارەزای ئەو منتیقینە باو باپیرانی ئێمە بە تەمەنەکانمان کە ئێستا لێرە وەستاون دەزانن ئەو شوێنەی ئەو جادەی پێداکەیە بە تایبەتی دۆڵی سماقولی شوێنێکی زەنەکاوە یعنی واتە ئەو هەڵگرە باشە بۆچی ناتوانێت تەحملی ئەو بارە قورسە بکاتن بۆچی بەڵێ بۆچی بە پردیان ناڕۆم بۆچی دێنەوە ئێران هەڵبژاردوانی من پێم وایە لەگەڵ ئەو کەسانی کە پەیوەنددار بۆیە دەنیچە بۆیە بە پردان ناڕۆ لە بۆی نەوتەکە قاچاغا کەس نازانی بۆ چێ دەڕواتن کەس نازانی چی لە دەکەتن داهات و سەرۆت و سامانەکەی بۆ چێ دەڕواتن نا حکوومەتی هەرێم وەکو وەزارەتی دارایی لێی سوودمەند دەبێتن و نا حکوومەتی عراقیش ئاگای لەو نەوتەیە بۆ چێ دەڕۆ بۆ چێ ناڕواتن زۆر باشە کاک حەتەم سواس دەکەم مامۆستا شاکر کاک حەتەم جەنابیشت نوێنەری ئەم خەڵکانی کە لێرەی ئەم گوندانەی هیچ فشارێکتان لێکراوە بۆی کە ئەم خۆپیشاندانانە کۆتایی پێبێنن یاخۆت کەس هاتووە بڵێ دەبێت کۆتایی پێبێنن چونکە خۆتان نەزانن ئێستا من هاتم بە درێژایی ڕێگەکە بەر هەڵگەیەکی زۆر لە هەردوو لا وەستاوە چاڕوانی کردنەوەی ڕێگەیەن هیچ فشارێکتان لەسەر کراوە هیچ فشارێکمان لەسەر نەکرایە مایکە یەک تۆز نزیکەی تۆز پاس بەس تەنها هاتینە مەسەرەن گوتی بە ناوی سەردان هاتینەکەنتان و هیچ کەس فشاری لەسەر نەکردین بەڵام کاک ئێمە دەوری سەرەکیمان ئەو ڕێیە ئەگە ئەو ڕێمان لە یەقەبیتەوە هەموو کێشەکانی دیمان بۆ چارەسەر دەبێت ئەگە ئەو باڵ هەرگرانەمان لە یەقەبیتەوە وەکو چی کێشەیەکی ترتان هەیە کێشەی دیمان زۆرە مەسەرەن کارەبایە مەسەرەن زۆر کێشەی وردەکاری دیمان هەیە بەڵام ئەوانەمان کارەبایەکە و ئەو ڕێیە ئەوەمان دەوری سەرەکی ئەمە زۆر سەر ڕۆژی هەمومان گوتیتەوە دوسێ جار هەمومان دووبارە کردیتەوە ئێستا کارەبای ئێوە دەبێت پێویستە بەردەوام بێت چونکە زۆربەتان مەڕ و ماڵات و ئاژەڵدارتان ئاژەڵدارن بەیانیان بە تایبەتی پێم وا بە یەکێ لێرە بوو باسی کردوتی لە شەو ڕۆژەکە 3 کاتژمێر کارەبامان هەیە ئەی ئێوە جگە لەوەش کێشەی ڤۆڵتیەتان هەیە کە کارەباکەتان هیچ کەسەگنی ئەمن لە خۆم شخصەخم ڤۆلتاجم کردێ بە 1 ملیۆنی هیچ کەسەگنی ڤۆلتاجی بە ملیۆنێکی نەکرد چی ئەەکەن بۆ کارەباتانە بێت چۆن ئاژەڵ ئاوەدەن لە بەیانیانە بەزگە کارەبابی ئاژەڵی ئاو دەنا مەسەرەن ڕووبارەکانیش جێ نمایە مەسەرەن ئاو نمایە ئەوەیە مەوزوعەکە دەوری سەرەکیمان ئەو جادەیە ئەو کارەبایە ئەنی زادەکە بە هیچ شێوەک هەتا لۆمان بڕوە لێ ناگەڕین بار هەگر بێتەوە ئێرانە لەبەرەوەی تەعامل ناکە ئەومان لە یەقەبیتەوە هەموو ئیشەکانمان جێبەجێ دەبی کێ سەردانی کردوون لە ئاستی حکوومەتە ئەم وڵای لە ئاستی حکوومەت مەسەرەن ئەوە هاتیە و ئەندام پەرلەمان هاتیە و مدیر ئاسایشەتی و ژۆچ سەردانی قسەچی نەکردی زەختەچی نەکردیە برێ زەختی کرد هیچ وحدەچیان نەدایە کەس ئەی ئێوە هەر بەردەوامە بن لێرە ینی تا ئەو کاتەی بەرێ ئێمە دەبێت ئەو بار هەڵگرانە کە بێرە بڕۆن ئیتر ئێوە ڕێگەکەکەنەوە یان ناکەینەوە بەچی بەرجەگە و ڕێگاکەنەوە بەوزمە و مەرجەی دەکەینەوە بار هەرگرانە بێرەدانین نابی ئەو بار هەرگرانە بێرەدامین ئەمە 22 گوندی باش مەسەرەن ئێستاوە هەموو گوندەکانە لێرەین ڕۆژانە بەسڕەیە دێنەوە ئێرە بەس تەنکەرینەوت بێرانە یاخود بار هەڵگری تریژەوەی بار هەرگری قورس تەعامل ناکە ئەو جادە ئێمە خەڵکی ئەو دۆرەین خەڵکی بابەت بامان ئێرێ ئەو جادە تەعامل ناکە ئەو جادەیە تو دەیبینی ئێستاوە قەنەعەتەی بەردی هەندی سیارەی تێکرایە فەرموچی لاتیە خۆڕا ناگریتم بەس تەعاملی سیارەی گسکە دەکە هەر ئەوەکەی وایە جوگرافیەکەی وایە مەسەرەن جێیەکەی وایە ئاودارە ئاوزەیە مامۆستا جەنابی قسەما بۆ بکە جەناب ڕیشسپی لەگەڵ ئەمانەیە لێرەی دەمێت تۆش قسەم بۆ بکەی یعنی لەسەر داواکاریەکانتان و ئەو هەنگاوانەی کە ناوتانە بۆی کە داواکاریەکانتان جێبەجێ بکرێت لەسەر ئەو کێشاتانە قسەمان بۆ پێشاتی بەخێر هاتان بەزمەکە نزیقی تۆ سپاس دەکەم پێش بەخێر هاتتان دەکەین بە حەقەت ئەو دۆرە خاستان دۆڵی سماقولی هەموو گوندەکان برین ینی هەموو شتێکی نەخستانە بە حەقت خاستن جادەکەمان هەبوو جادەکەشمان بە حەقت بەهۆی ئەو تڕێرە ئەوانە کاول و بە حەقت ئێستاگا یەک مانشکەبی داهات بە دەبا کوو بە تەلەنتەری بیشێری ئەو های لێدێ ئەلعان بڕۆ تاسێەوەی تێدا بیپیوە دەوری نیو مەترە زۆر سیارشکە لە دوایە لە ڕووی ئەو تانکەر و ئەو شتانە چەندین کەس بیتە قوربانی لاقی لێ بیتەوە کورە باشیشکە زۆر مردیە بە حەقەت کارەساتمە زۆر لە دروست بە لە دوای لەسەر ئەو حارەژ یعنی کارەبامان نییە هێستا لەبەر ئەو ئاوی سەر زەوی هیشک بووە
هەموو شتەکانمان بوویتە ئەوەی کارەبایی بەحەقت کارەبایی نەبی قومە ئاوکمانەوە دەرنایە یەکانی نمایە بەحەقت هەر هەموو شت لە دوایە دووبارەش ئەو چیامان هەموو ئەلغامە کەس نایێت بەس ئەو چیای لەبەر ئەلغامی حیوانمان ماراتمان هەڵبەتی پاکردنەوە دەست پێ نەکردووە نەوەڵی کەس دەستی پێ نەکردەوە لە شەڕی ناوخۆ ئەو شتە کرایە هەتا هێستاکە یعنی سندی خەڵک لاقی لێبوویتەوە بریندار بووە مەسەڵە ئاژەڵمان بەری کەوتیە ئەو شانە هەیە ئەو یعنی کارەبایەکەمان بە حەقەت سەرچیە ڕێەکەەوە هیچەوە ڕێەکە لەگەرەوەی داتەوە تەفنیش بوو یانیان بەس خۆش یەکساییدا ینی جگە لەوەش هەر بامان یەکسایدی ئەوە ڕازین داوەتان نەکرێت بکرێت بە دووسایت پێما خۆشەگە بیکەنە بەسە تا ئەسە لە بەرنامەدانێ بیکەنن زۆ سایتەوە هاو کۆیە دۆجستکتانە ئەوە هیچ یەک ینی ناکرێت ئەوڕۆ لەو بێ ئیمکانەتی ئەوان دەرم پارە نیە کە بە پارەی دەکرێت ئەو شتا یەکە پارەنەی بەچ دەکرێت پێشتر وەکو ڕیش سپی ناوچەکە و کەسکاری ناوچەکە سەردانی قایم قامیێت و لانی پێداتان کردووە بۆی ئەو کێشانە بگەیان کرایە هەر هەمووی بەس ژیان لێ ڕانەگەتین بە حەقەت چیان پێوتون لە وەڵامە والله هەدەرێت دەیکەن و پارە نیە و دەچینە هەولێرە دەرن ئەنگۆ حاجی کوێنە خۆی بەگوێرە ئەو دوو وەسعی کە دروست بووە دەچینە کوێ دەرە کاکەنگۆ حاجی هەولێرێنە یعنی دوو ئیدارەی هەیە لەنێوان ئەم دوو پارێزە هەتا پارە لۆ کوێ دەرەچی پارەکرد لە منتەقەکان سەرف ناکەنەوە سەرف ناکەن ساڕۆکە قایم قابلین قدیم قایم قبول لێرە گوتی چەند جارە حرەزیماندایە کە پارە هاتیە و ئیشەکانمان لۆ نەکرا جۆگەیان لێ ئی ئاوێ تەخت کردیەوە چی ئێرە وڵا جۆگەتان لەکە لە دوای شەڕی دەحشی بەسەرداهات بە کوردی گوتیاوەڵە پارە نما بە یەک لەعزە هەر دروست بوو یەکسەر جۆگەکانیان بە حەفارە دروست کردەوە نەیانکردن جۆکە چەندی پرۆژەمان هەیە ینی هەمووی پێویستی بەوە هەیە بە حەقەت نەکرایە و کەسیش نایاتە هەی وەک حکومەت یعنی برێ سینجی خۆی دەرپەڕێنی برێوەڵا کاکە من ئەو ئیشەی دەکەم و تەواویکە کەس نەهاتێ لەوە حارە ئەگە مدیر ئاسایشەکە هاتبی یان دەبینی کابراایکی پەرلەمانتار هاتبی ئەوانەشی سیالۆ ناڕۆ هیچ سیالۆ ناکەن سپاس دەکەم بابشی لاوەرەشەوە بۆی ئەوانی قسەمان بۆ بکەن مامەجیان دەمێت تۆ پێم بڵێ وەکو پرۆژەی خزمەتگوزاری لێرە چیتان بۆ کراوە لەمەوەی ئەو چەند ساڵەیە بەزمایکەیتۆ سپاس بەێ ئەمە مەکتەبمان لۆ کرایە برێنەوە باشە خەستەخانەمان لۆ کرایە ئەو زادەی کە کراش ئەوە دەیبینن بەس حکوومەت کەڕەوە ئەمە چنێکە کرا ئەم جادێ ئەوە بدەکە کرای هەندە نییە بەس کۆریان کردەوە لە خۆ دەیبینی ئەمە هەمومانە سەری ڕۆیشن ئەوشتا پێویست ناکە شتیش دووبارە بکەینەوە وەنێ دووبارە سێبارە هەم ئەو چیان وێران کردیا بە ئەنغامی هەری ناگرنەوە هاری بووی تەبعەن ئەوە زۆر بەرە خەسارەی لێکەوتیە هەموو شتێکی مەڕۆماڵاتان دەچێت مەڕۆماڵاتمان دەستا ئەو چیایی نەفەری نابری بستیتن هەمووی ئەلغامە کاکە ئێستا ئەو زادەی دەبینی چەندەن خەسارەی لێکەوتیە وەکوچی باسی نەفەری تێدا زەر بووە دەعمی سیارەی بووە هاری بووی ئەمە لەبەر تەنکەری و سیارەی بار هەرگرت سیارەی گسکە ئەوە سایق تێکسێ ناوەری بڕواتن وەرە ڕۆخمەکە وانێ برێوانی کاکە بەس حکوومەتی کەسی لە بیر نییە زانی کەنجین ئەمەی لە بیر بوو کە ئەمە بەنانیمە گەورە بوون تێگەویشتی هەمووی ئەمانە بیردیانگو ئەگە ئەمە شتێکمان بکەوتە مستەسی چاکە دێکەن ئاشاگە هەموو کەڕولار بوون هەر هەمویان لۆکەرێ کورد بە بێ من قسەکەش دەکەم جلەیان ئێستا کەسیان لە بیر نییە باشە لۆ پارەینە کاکە پارە نییان پرسیارت بکەم باشە جواب بنەوە ئەوان ئەڵێن پارە نییە ئەو قەنەعەتان بۆیە ئەوان دەرێن پارە نییە نەوەڵە ئەمە قەنەعەتم نییە چێ قەنەعەتی برێ پارە نییە ئاشاش ئەو مسێ ڕاز ناکاتن لۆ پارەینە کاکە بابێن ئەو زادەی چاکەن لۆمان ئەو بار هەگرانەمان لە کۆرکەنەوە ئەو عالەمەی سرعەت دەکاتن ئاخستیان لۆمە کردێ کاکە بەنانی ملەتی گەورە بوون داهاتن لە تو میێوان دەبوون ئەتوو نانەکەن نەبوو لەگە مندارەکان بیخۆ لەگەر تو دەیکردنیوە نانەکە دەدایە بەتانی نەبوو لێفەیان دەدایە کابرا داهاتەوە سەر و کۆکرد ئەو زادەیانگووە ئەمە ئەنگۆ لە بیر ناکەن یان دەرن کاکە زمانی خانە قوڕەکان درۆیە دوو لە ڕوینگووە هەمووی هیچی ڕاز ناکاتن خانە قوڕیان لەبیرێت خواکەی ئەگە وانێک ئەرێرە هەموو ڕوبەڕووی مبرێن کاکە وەڵا وایە قسەکە تو وانە تێگەیشتی ئەوە فەرمو ئەوە چیا ئەلغاما تو ئێستا تو بچینی ناوەری بێبری ئەوە زادەکەمان ئاژەڵتان زۆر لەو ئەرە وەڵا ئاژەڵمان زۆرە کاکە ئاژەڵمان زۆرە نەفەرمان زۆرە خۆی دەسە ئەو چیای ناوەری بچیتن کاکە لو ئەلغامەکە یار ناکردنەوە چ لە گۆڕێمایە وەنیا زۆریشی لێ یانی ئەرێ وەڵا زۆری لێیە عەز دەکەی ئەگە قەنەعەت ناکەوە ناتوانێت ئێستا لەگەت بەسە چیا دێکەوم پێشان دەدەم کاکە حکومە لۆ فەقیرە ئەدی هەموو پارەی چۆوە دەبن ئەن ئەمرەوان لەو عالەمەی کرد کاکە پێشان ئەو تەنکەران دەچونەوە شێ بابی بنەوە وێندەرێ بەس ئەو دۆرە بێساعەبە هەموو کەس دەزانیتن ئەوە نوێنەرەکانیش ئەو عەلێرە جیان لێیە ئەگە وانێ برێ وانە لە هەموو جێژ تەنکەرەکانی هەردا دەیدێ لەولا هینە سەر سۆری کۆکریم ئەوە زادەکەس ئێستا مەقسەدی ئەمە قبور ناکەین ئەگەر زانیتە بەسەمەی تیمەدا بڕۆن ئەمە ناری تەنکەر بڕواتن
زۆر کاکە باپانمان کاتەوە یعنی تا ئەو کاتەی ینی وعدەکە بۆ جۆرە بێ ینی بە قسە پێتان بڵێن کە دەبێت ئیتر تەنکەر بێرانە یا دەبێت بەڕسمی لە ئەسەر ئاستێکی باڵاوە پێتان بڵێن تەواو ئێمە وعدەین کە ئیترە و تەنکەرانە بێرانێ ئەمە قەنەعەتمان نییە بە وعدە ومای هەندمان وعدە پێدرایە هیچمان لۆ نەکرایە ئەوەتانە نوێنەرەکە ئەگەر بڵێن فەرمو بڕۆنەوە ئێمە تەواوی تر تەنکەر ئەڕۆنەوە بەو جۆرە ئەمە ناڕۆین هەتا وشنێ تەنکەر بێتەوە ئێرەنی ئەگەر هەمومان ئەلێرە لەو گۆڕە بەسە زمان پێ تەنکەرەکەنی ئەمە ناڕۆین ڕۆیشتنی ئەمە لێوە نهاتین ڕۆی بین ئەمە زدی یەک عیزبی ژنین برێن لە زدی ئەو عیزبی هاتنی ئێرانە کاکە تێگەیشتی بابێن تەنکەر دەچەوە شوێن دەرێ کاتی خۆی هەموو دەزانوەنیا لە هەموو سنوورەکە هینیانەوە سەرسەریمە وەچی هەموو دارە داهەنگوە گەردە لۆ کاکە دێ لە سەپینی بەپڕ دەباری لەسەر جێ بەس بەفرەکە دێ لەسەر جێلاکی مەباری ئەلێرانە بابی بنەوە لە شوێن دەرێ بابستنەوە بێن دەرێ وەنیا ئەو ئەنگۆ لە خۆتان سلێمانی لە شوێن دەڕاهاتین ئەوە ڕێەکانتان دیتیە و بێگومان ڕێگەکە بەڕاستی ڕێگەکە ڕێمایە ئێستاش ئەگەر تەنکەر نێت بەڕاستی پێویست بە نۆژانکردنەوە ئەمە دەبی لۆمان نۆژانکەنەوە ئەمە لەس ئەو وازنانین بەو ئارێستا برێن کاکە بەڕێز ئێستا برێن وڵی هەر ئێرە ئەو هایە بەزێ بێرن لۆمان ئەمە دەبی لۆمان چاپ بکەنەوە ژێلێ ئەمە زۆر ئەمە کێشەی کارەبامانەیە بەدەری ئەوە ئەتەم دەرێتن زەمار نییە کە بۆتازی نەکڕی بیتن کارەمانە کارەبا سعات دوونی و شوێ دو سعات و نیوی سێ سعاتی کارەبادامە توخوا وایە ئەستا پێدراسە شتا لە خۆیان بەرپرسەکان هیچ حیبیانە مۆریشاندانایە بە کەیفی خۆیان و دەورە مندن و کابراش فەقیری نیتی بۆتاز لەوانەیە ئێستا لە سماخوری گرشی ئەو هەموو دەزانێت لەگەر دێم قووەتی نییە یعنی پارەی کارەباش بداتن باشە ئەو شوێنی کە ئەمە لێی وەساوین ئیداریان سەر بە پارێزگای هەولێرە لە ڕووی حیزبیەوە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستانە پارێزگاری هەولێر و لانە خوێندارەکان ئەم حەوت ڕۆژە نهاتون بەدەمتانەوە بڵێن کاکە ئێمە وعدێکتان پێدەین بۆی کە نەتەنکەرەکان بێن و ئەم ڕێگەش نۆژەم بکرێنەوە وعدێکیوان داوە تەلەفۆنی دەمی هاتبووە ئەمە سەر بە هەولێری ڕاستی ناوێتن پارێزگاری هەولێر دەبا هات بە لێ دوانشی دابایە گۆل بە کاکە ئەمە ئەو تەنکەران لێرە نەدەبنی وەنیە بەڕاستی ئەسنان هەر تەلەفۆنشی نەکردیە کەس ڕوشی نەدیتێ چێژێ لێ وە قسەش بکاتش نەبووە باشە دەست خۆش بەس مازەکەم بەخێر بەسەر قوربانە مامەجان جەنابەت هەنێ قسەمان کرد پێش بەرنامەکە زۆر جەنابەت داغ لە دڵی و قسەی زۆرت پێەیە سەبارەت بە ئەم وەکو خۆتان دەڵێ نادادی کە چەند ساڵە ئێوە کێشاوتانەوە ناڕەحەتی زۆرتان بینی وەکو خەڵکی ئەم لادەیانە دەمێ قسەم بۆ بکەین بەخێراتی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی دۆری سماخوریە ئەمن لە هەفتا چارەوە بەفکرم لێ لە هەفتا چارەوە دۆری سماخوریە هەر حکوومەتی عێراق حکوومەتی بەعز دەسوول لە تارانی دەدا ئەو هەموو تیارانە هەموو قومبەلیان هەردەگرت هەتا داهاتنەوە لێرانەدا بەڵ لە سماخوریە بوو شۆڕش هەموو لێرانە بوو هەمووی دەزانن چەند کەس شەهید بۆ لێرانە هەموو دنیا لێرانە تەخت بووە ئەو جادە چەند مار و منداری ئەو خەرکەی لێرانە ببنتانچی کەوتیە یەک نەفەری دەرنەچوە هینایەتانە ئەو خەستەخانێک نەما سماخوریە گرچی بەنانە ڕقەیمە بوونێ لەو سەری لە ئەو سەری داهاتن نانمان نەبوو لە خۆمانانەکەیان لەمە دەستان و نانەکەیان دەخوارد هێستا هەمووی بوونە سەعاب ڤیلا و بوونە سەعاب یعنی مۆنیکا و ئەنواع و ئاشکارە ئەمەیان هەر لە فکر نییە شەڕی سەری بنەوە 12 ڕۆژان کە دۆری سماخوریە بە تایبەتی سماخوریە گرچی هەر هەمووی ئەمە بە وراغا نان و شمان لۆ بەسەر دێخستن هەمووی ڕەبایە قورتیان لۆ لێدان ئەو هەموو شەڕێ لێکرا ئەو هەموو وراغەمان لە هێندە کوژا سەری بنەباویە ئەکەدان و نان و دەبردن یعنی هاتا هێستا عسابیان لۆ کەس نەکردیە کەنجی کورداتی ئەوها وەڵڵاهی ئەمە هەموو وەمان گوتمان دەسەدام حوسێنی بێزار بوون بێبەری بووین بەس گوتمان ئەوەی سەدام تەواوی نەکراوانە لەسەریان تەواو کردین قەدوانیە ئەوە بەڕاستی کورداتی ئەوها نییە کوردیا هەموو عالێمە نەفکرێت دۆری سماخوریە و دۆری هیران نازنین و دۆری باریسانێ وەک ئەمە بزانین لانەی شۆڕش بووە یعنی نییە حەکە کوشتاری نەبی و برا و خزم کەسی لە دۆری سماخوری و دۆری نازنین و هیران نەکوژدابی هەتا حسابیان لۆ کەس نەکرد هیچ ئەوەی خزم و کەسی خۆشیان بی دەبینی لە فرسان بووە دوونێ کوژرا بە شەیدیان لە قەرەمدا چوینە مەعاشەر دۆرە کردیە قەدوانیە بەڕاستی حسابیان لۆ دۆری سماخوریە نەکردیە والله بێزارین ئەو جادەشیان لۆکردین خەنی خۆشی زادیان لۆکردین ئەمە چەندێکە کراوە ئەم جادەی وای لێ هاتووە ئەو جادێ هەموو تانکەر و ئەو ترێلە گەورانەوەیان لێ چەندێکە چەند ساڵە بێ ئەمە کراوە وڵات ئیمکانە ئەفسار زیاتر ئەوها لۆمان کرا ئەو جادە خەنی بوون لە خۆشیان کە جادەمان لۆ کرا وەشی ئەو شەڕێ کەرکوچێ دروست بوو ئەکەر چەندی ئۆکتۆبەر وەکە دروست بوو 16 ئۆکتۆبەر دروست بوو ترێلە و تانکەری دهۆک و یعنی هەموو جێگاکان بەغدا و هەر هەمویان هێناوە سەر دۆری سماخوریە ئەو ئاردە زەنەکاوە ئەمە گەورەین ئەو ئاردە زەنەکاوە هەمووی یعنی چەند بەرد و داری تێکرا هەتاکو ئەوای لێکرا ئێستا جادەکەشانێکردنیە کەند و کۆسپا کەس حسابی لۆ نەکردین تانکەر هەیە ئەمن ئاگام لێە گۆتیتی
ئەو سیارە گسکانە بە پشتمدا ڕۆیە چەند تەکسیم خونم لێدا وەرم جێڕا تەقرێدا ئەمن بەجێمێشتیە بەقەستی لەو عربوو لە ئەوانە ئەدیکو کاکە خۆ حساب لۆ سیارە گسکە ناکەن والله سیارە گسکە سەرا دوو سیارە گسکە دەنێن جێ نەخۆتێکە بەقەسی وێرە نەژێڕن باس لەوە کرد ئێستا خۆتان مۆلیدەتان هەیە ینی لە جێگەی کارەبا نەبێ کارەبامان نییە مۆلیدەتان کارەبامان نییە لەو دۆرەی کەس نیە ئێستا مۆلیدەی بێزگە لە ڤۆڵتازی مۆلیدەی بە 6 وەرەقەی نەکردی بیتن قڕ بەسەرێک دەچی بیرەکی ئەمە ئاویشمان نما کانیاومان نما باخچەکانمان هەموو شک بوو کانیاومان نما بە کارەباشمان نیە هەموو ڤۆڵتازی کردیا مۆلیدەی گازی کردیا بە 7 وەرەقەی 8 وەرەقەی فەقیرە قەردی کردیا ئەجا ئیشەکی پێ هێندرەکی لێدا تو بچی ئاوەکەی مار پێ پڕکا بچی نەمامەشی پێ ئاودا هەر ساعبی هیچ نمان بەڕاستی ئەو ملەتە بێزارە دۆری سماقولی هەر بەتەواتی بێزار بووە دەستی قەلابە بلوکەک دێ دەبی بچی وەرەقەی مختاری بینی دەرێن دەبی هەولێر تێبگا کاکەم خەرچی سماقولی ئەمە کۆزەشی لۆ مانگاکەی دەکا لۆشتەکی دەکا نابی مەمنوعە هەتا وەرەقەی مختاری مۆری مختاری لەسەر نەبی و محافظ ئەوەی نەکاتن نابی ئەمە قەلاب بلوکەکمان لۆ یعنی ئەم گردبوونەوەی ئێوە ئەم ڕێگری ئێوە پەن خواردنەوەی هەموو کێشەکانی ڕابردووشەکە ئێستا وەکو چۆن ئەڵێ تەقیوە تۆ گەیشۆ بێت بەرێ حالەمە کار نییە کە کێشەی ڕێگات ملەتەکە دانی بە خۆ داگر هەتا هێستا دانگۆ دۆری سماقولی لۆ خۆمان خۆ بەخۆی دەماگوی هیچ نییە هێستا بەڕاستی لێ ڕژاوە گوتیان بە ئەمە هەمومان لە سزادی پان بکرێنەوە با بکوژێن باشە نەگەمەوە بۆ وەسای هەرەوە چاو بە خۆدا بەردێنەوە بە حامە هاتیە ئێستا ئەوە هەموو سابیش و کەساباتن زۆتی دەکا قوربەسەری تەماتێن نەچاندی هاتی ئەوە حەفش و ئەڤڕۆژ لێیانە پارماندایتەوە هەموویش و کار و مارومداریش بزێشتە ئەوە ژیانی مێرە دۆری سماقولی کورداتی ئەو هاانێ بەڕاستی دەستخۆش بێ مامەچیان بابێمە لای یەکێکتان ئێوە تۆ ئەگەر یەکێک لە ئێرە قسەم بۆ بکات باش کاکشێکیان جەناب قسەم بۆ بکە ئەو مامێ باسی لەوە کرد ئێوە بێ ئیش و کار ماونەتەوە حەوت ڕۆژە تەمان ئێوە خەڵکی لادێن مامەسا ئێوە هەمووتان ئیش و کارتان هەیە لێرن تەمان ئیش و کارتان جێهێشتووە باشە لە ئیش و کار بن لێرە چۆن ڕۆژە لێرن ئەی ئیش و کارەکانتان ینی چیەکەنێوە لێرە پێشەشی بەخێر بێن سەر چاوان بە خێراتنتان دەکەین ئێمە وەکو خەڵکی دۆری سماخولی ئەو چەند گوندەی کە گرت بووینەوە لێرە کە شتێک کۆی کردینەوە لێرە وا داخەدڵی کردین تێکدانی ئەو ڕێگایە ئەو هەموو بار هەڵگرە بێرە دادێ ئێمە نەک هەر ڕێگاکەما تێک چۆ وێران بووە و هەروەها خەڵکەکە بەعام بەگشتی زیانشی لێکەوتیە وەکو گیانی بەخت کردووە سەری تێدا چووە سارەکەی تێدا چووە خێزان هەبووە بە گشتیان هەمویان تێچوین کەتینە بنتانکەر پانیان کردیتەوە هەیە تێدا سوتایە ئێستا بۆ شاهدی خەڵکی خەڵەکان هاتبوون لەو دوێنێ گوتیان هینایتیان بۆ خەستخانەی خەڵەکان هەموو خێزانەکە تەواو ئیبادە بووە یان لە ناو سیارەکەیدا سوتایە تێدەگەی ئەوە لە ڕووی گیانی و مادیەوە و لە ڕووی ئەوەشەوە ئەمە کە ڕێگاکەمان وێران بووە تەنها داوای ئەوەی ناکەین بەستان کەر و بار هەرگرت بێردانێت دەبێت ڕێگاکەمە بۆ نوۆژەنکەنەوە و هەروەها ئەوانەی کە مەسەلە باخچە و ڕز و باغیان هەیە ئەوانە زەرمەند بووین کابرا 4 سندوق ڕسقی هەیە بۆی ساغ ناکرێتەوە ناتوانێت بیبا بۆ شار ناتوانێت بگاتە گۆمرگ و شارەکان ساغی بکاتەوە لەسەر جادەکەی دادەنێ لەبەر ئەو بار هەلگرانە بۆی نافرۆشێ هەم لە تۆزی خۆری وەردەچی چەندین دوکانی سیاحی لێ ئێرە دوکانەکان هەموو قەپات کراینایە هیچ بازاریان نمایە خەڵکی گەشتیار و لەو شوێنانە ناکەن لەبەر ئەو تانکەر و بار هەلگرانە و هەروەها ئەوەی کە زیاتر خەرک کە پێی دڵەتەنگ بووە حەزمان لێ بوو لایانی پەیوەندیدار نەک ئێستا زووتر بەهات بە بیگوت بە خەڵکی دۆری سماخولی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی ئێوە زۆر بە ئێمەوە مادی و بووینە با ئێمەش وا بکەین بزین معانات و کێشنگۆ چتان هەیە چ پێویستێکتان هەیە بۆتان زێبەجێ بکەین بەڵام ئەوان تا ئێستا جوابی ئێمان نەدایتەوە ئێساش ئێمە هەرداوایان لێ دەکەین جوابمان بدەنەوە نەک هەر جوابی ئێمە جوابی هەموو ئەو کەسانە کە ئێستا لەسەر شقامەکان لەسەر ڕێگاکانن داوای ئەوەی دەکەن کە حکوومەت لایانی پەیوەندیدار جوابیان بداتەوە ئێستا ئەمە داوا دەکەین جوابی هەموو لایەکمان بداتەوە معاناتی هەمومان یەک معاناتە هەمومان بە دەردێکەوە گرفتارین جا پێمان خۆش ئێستا جوابمان بداتەوە چکە ئەگەر جواب نەدرینەوە لەوانەیە ڕق ئەستورتر ببین لەبەر ئەوەی ئەمە خۆمان بە بەشێک دەزانی لە حکوومەتە حکوومەتەکەش بە حکوومەتی خۆمان دەزانین بەڵام ئەگەر حکوومەت هەروە پەراوێزمان بخەو ئەمە بەخۆی بەی خۆی نەزانی بەخۆ دەزانی ملەتیش ڕق ئەستورتر دەبی پندەشی پێشینان هەیە دەڵێ تۆڵە بە سەبرە ئەمان بە زەبرە پێمان خۆش نییە بکاتە ئەو قالبەی
پێمان خۆشە حکومت وەکو باوکی میلەت بێتە سەرخەت جوابی ئەو خەڵکە بداتەوە معاناتی ئەو خەڵکە بزانی با بە دوای داواکاریەکانیان بێ ئێمە نازانین داوای چی بکەین لە تاوی ڕێگاوبانەکەمان و کە ئەوەندە خەرک تێدا سەر و ماری تێدا چووە ئەمە هەر بەس ئەوەندە دەرێن ڕێگاوبانەکەمان بار هەرگەر بەسەرماندانێت چکە ئەمە سەر و ماڵمان تێدا چوو دەنەخۆ ئەمە معانات و کێشە و پێداویستیمان گەلک زۆرە فەرمو ئێستا ئەمە لە ڕووی خزمەت گوزاریەوە لەوانەیە هەندێک لە گوندەکانێکی لە شوێنەکانی کە خزمەت گوزاریان بە هەر شتێک بۆ کرایە بەڵام ئەمە هیچمان بۆ نکرا ئەمە تەنها ئەو شقامەمان بۆ قیرتاو کرا ئەویش ئەوەندە میلەتەشی خێر لە خۆ نەدیوین خێرمان لی نەدیت پێیان ڕا نەبینن بە ئێمەیان ڕەوان نەدیت نانهێش ئێمە بە ئیسراحەت هاموشۆی شارەکان بکەین و ئەو هەرتەنها بۆ ئێمەش نییە بۆ هەموو هەرێمی کوردستانە لە دهۆک ڕابگرە دهۆک و زاخۆ ڕابگرێت تا دەسێ سلێمانی و پێنجوێن و شارە زۆر و گەرمیان پشدەر و بیتوێن هەر هەمووی بەسەر ئەو زادە و بەسەر ئەو خەتەی دادێتن بەڵام زۆر بێ مەسولین شەر بۆ خەتە هاتشوەکەن ینی چاوێن ئەو ڕێگەیە نبینێ کەوای لە هاتووە پێیدادێن بەڵام عینەکی ڕژ لە چاویان دەکەن تا نەیبینن دەنە پێیدادێن هەمویان پێیدادێن بەڵام ئەوان سیارەی وان لە بنا ئیوان ئەو تاسانە ناخوێنتەوە ئەوان لێ دەدەن لە تاسەکە ناخوێنیتەوە سیارەکە ئەمە ئەگەر هەما بیکە سیارەکمان هەیە ئەویش لە تاسی گچکۆکەش هەراسانمان دەکا زۆر باشە دەست خۆش بێ مامۆستا دێمەوە لای بەڕێستان ئەگەر لەگەڵ کاکەتەمەیان مامۆستا شاکی یەکێکتان خستم بۆ بکەن زۆر تاکیدان لەوە کردەوە کە ئەم خۆپیشاندانە نابێ بە حیزبی بکرێت چونکە خۆتان نەزان لە ماوەی ڕابردووە خۆپیشاندان کراوە حکومت بۆی کە داواکاری خۆپیشاندانان جێبەجێ نەکرە بێیان نەکا یعنی بەیەکێ لە قسەکانی ئەوە بووە دەبێت ئەمە بە حیزبی نەکرێ و داواکاری جێبەجێ نەکراوە لەبەرەوەی ئەو قسەی کردووە ئێوە چەند تا پێداگریتان لەوە کردووە ئەم خۆپیشاندانانە خۆپیشاندانی ڕاستەقینەی خەڵک بێ خەڵکی ئەو گوندانە بێ و دەستی حیزبی تێکەڵ نەکرێ خەڵک بە ناوی حیزبەوە نێت ئەو خۆپیشاندانە بکات بەدەستکەوت بۆ خۆیدا ئێمە دروشمەکەمان دیارە دروشمی برایەتیمان هەڵگرتیە سەکۆیەکەمان ناونەوە سەکۆی برایەتی خۆپیشاندەرانی دۆڵی سماقولی دۆڵی سماقولیش هەموو خەڵکێکی تێدا دەنیشیە هەموو نوعشی هەموو لایەنێکی تێدایە ئەوەی کە ئێمەی کۆکردەوە برایەتیە یەک هەڵوێستیە یەک مووقیف یەک کێشە ئەویش کێشە ئەو جادەی ئەمەی کۆکردەوە ئەمە قسەکە دوونیە یەک قسەیە دوونیە لە حەفرۆژی ڕابردوو تەنها ئەو قسەمان هەیە جادە ئیدی چارەسەری ئەو جادەی دەبێ هەر بکرێتن بەڵێ لێرەوە لە کەناڵەکەی ئێوە داوا دەکەم هەر بەرپرسێکی حیزبی هەر ئەندامێکی حیزبی بیوێ سەردانی ئێمە بکاتن بۆ ئەوەی هەلەکە بقۆسیتەوە بیکە با راپۆرتی سیاسی خۆی و بڵێ ئەمن خاوەنی ئیشەکەیمە بە دڵنیاییەوە لێرە دەردەکەی و خەڵکیشمان دەرکردووە راپۆرتمان بە خەڵکی ڕەش کردەوە لە فەیسبوک بە ناوی حیزبەوە هاتووە نه بەڵێ ناڵم دەرم ناوی ئەو ناکەم دیعای کردووە پروپاگەندەی کردیە پۆستی کردووە چەند کەسمە والێ کردیە پۆستەکەمان پێڕەش کردەوە بەڕاستی قبولمان نییە گەورە تا گچکە بەرپرسی حیزبی هەیە جوابی ناردیدین لە سەردانتان قبولمان نەکردیە لۆ قبولمان نەکردیە لەبەر نامانە ئیشەکەمان بە حیزبی چتن بەڵێ بەس ئەندام پەرلەمان وەزیر لایەنی پەیوەندیدار لە هەر حیزبێک دابی لە هەر ئاستێک دابیتن ئێمە پێشوازیان هاتون لەوانە لە ئاستی وەزیر نهاتون بەڵام لە ئاستی ئەندام پەرلەمانەکان چەند ئەندام پەرلەمانێک سەردانی کردوین و پێوتون بۆ کێشەکانتان وڵی شێکیان هەیە ئەمان بۆ گیان ئەوان پشتگیری داواکەی ئێمەیان کردیە بەڕەوایان زانیە هەندێک شای داوای ئەویان کردیە کە داواکاریەکانی ئێمان وەرگرتیە و بەرزیان کردۆ لە بۆ سەرۆکاتی پەرلەمان و تەقدیمیان کردیە و ئەو ڕۆکەش ئێمە داواکاریەکمان تەقدیمی بەرپرسی نووسنگەی کاقوبات تاڵەوانی کردیە کە هاتیە وەکو کەسێکی حیزبینا وەکو کەسێکی حکومی و کەسێکی حکومی سەردانی ئێمە کردیە داواکاریەکەمان تەسلیم کردیە ئەویش بە خۆشحاڵیەوە لێ وەگرتن و گوتی ئامادەمە پشتگیریشتان و پشتگیریشتانەکەم من یەکێکم لە ئێوە داواکەشتان بەرزەکەم بۆ سەرەوە کاک حاتم دەست خۆش مامۆستاجان جەنابەت پێم بڵێ پرسیارم لەو مامێش کرد ئێوە ئیشوکارتان جێشوە وتان لێران باشە زەرەر لە دەخڵودان و گەنم و ڕسوباخەکانتان ناکوێت ئێوە ئیشوکارتان جێشوە ئێستا بەس ناچارین یعنی شتەکەەوەی لێکردنەوە شتانەمان هەموو بەلانایە دەنا هەمووی سەعابی شکوارە بە شتەکانمان بەلانە ینی بەڕاستی شتەکانمان لۆ جێبەجێ ناکەن و شتەکانمان بەلانایە هەر کەسە ڕۆژێ دێت هێرانە و ئەو شتانەیە زۆر باشە من یەک ناوبڕی کورد وەرەگرمەوە و دووبارە دێمە وڵاتان بەڕێزان ناوبڕێکی کورد وەرەگرین و دووبارە دێنەوە خزمەتان
بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ گەڕاینەوە وڵاتان بەردەوامین لەسەر قسەکردن لەسەر کێشەکانی هاوڵاتیانی دۆڵی سماقوڵی و دۆڵی بالیسان و کۆیە و تەختەکە بەهۆی ئەو تەنکەرانەوە ئێستا ئەوان ماوەی 7 شەو ڕۆژە بایکۆتیان کردووە. دووبارە دەچمەوە لای خۆیان و پرسیاریان لێ یەکەم، بەڵام پێشەوە دەمێ بازەوە بکەم، ینی ئەم کێشانەی ئەوان کە هەیەە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کە ڕێگەی کەرکوک بەڕووی بارهەڵگەکانت داخرا لە دوای ئەوە ئەوان نەچوونەوە بە ڕێگەی کەرکوک و پردەیە بڕۆن، ئێستا ئەم ڕێگەی سماقوڵیان هەڵبژاردووە لەگەڵ کۆیە. لە دوای ئەو جادۆبانی کە ئێوە خۆتان لە وێنەکانە دەیبینن و بینیوتانە بەم شێوەی لێ هاتووە ئەوان ئەمە دەڵێن پەن خواردنەوەی هەموو ئەو کێشانەیە کە لە ماوەی ڕابردووە هیانە. جا ئەو قسەی کە ئەوان هیانە ئێستا ئەوەیە دەڵێن تاوەکو ئێستا 7 ڕۆژە ئەوان کە لێرن هیچ کام لە بەرپرسانی یەکێتی و پارتی لەسەر ئاستی باڵا نهاتوون، بە تایبەتی لەسەر ئاستی پارێزگار بۆی بێن ئەم گرفتانەی کە ئەوان هیانە بینن و بەڵێنێکی چارەسەرکردن بدەن. تەنانەت دەڵێن بە تەلەفۆنێکیش پەیوەندیان پێوە نەکراوە بۆی بێن بەڵێنێک بدەن بۆ چارەسەرکردنی ئەم داواکانی ئەوان. بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر کە ئیداریان ئەم شوێنە سەر بە هەولێرە داوای لێرەوە لێ دەکرێت کە بێت بەدەم ئەوانەوە بۆی کە وەکو پارێزگاری هەولێر بەڵێنێک بدات کە ئەم ڕێگەوبانە چاک بکرێت و ئەو داواکارانی هەشیانە بۆیان جێبەجێ بکرێت. دووبارە دەگەڕێمەوە لای خۆیان، یەکی دیگەر لە گرفتەکانیان نەبوونی یاریگایە. گەرم گەنجانە یەکێکتان قسەم بۆ بکەن. ئەم گەنجە لێرە باسیەوەی کرد بە پانتایی 7 بۆ 8 لادێ یەک یاریگاتان هەیە. لە ماوەی ڕابردووشا زۆر داواکرا، پەرلەمانتار هەبوو لە کاتی هەڵبژاردنە هاتووە داوای دەنگی لە ئێوە کردووە و کۆمەڵک بابەتی دیکە کەسی تر هاتوو وعدی پێتان داوە بۆ وعدانە جێبەجێ نەکراوە کە تەنها یەک یاریگاتان هەیە. بەڵێ ئێمە تقریبان لەم دۆڵە چەند گوندێکین یاریگامان نییە، یعنی ئەگەر هەر کاتێک بمانەوە یاری بکەین لە نزیک زیارەت ئەوانە یاریگایە کێ دەبی تەلەفۆن بکەین، ئەجا ئەگەر ئەوانی بەپێی جێی خۆیان ئەگەر مەجارمان بدەن یاریەکەیەکەن ئەگەر نە هیچ. ئێمە چەند جارێک کە داوامان کردووە یاریگامان بۆ بکرێتن، یعنی پێشتریش کاک نەوزات هاتووە، نەوزات هادی ئەو کاتی کە پارێزگار بووە داوامان کردووە هەر دەڵێ بەڵێ، بەڵام کە ڕۆیش تەواو ئیتر لە بیری نامێنێ. ئێمە چەند گوندێکین داوامان کردو و یاریگامان بکرێت، بەڵام هەتا ئێستا کەس جوابی نەداینەوە. لە ڕووی گەنجەوە ئێستا دامەزراندن ئێوە گەنجێکی زۆر لەوانەیە دانەمەزرابێتن، کێشەی دامەزراندن و ئیشوکار لەم لادەیانە چۆنە؟ وەڵا هەر زۆرە، ئەمە گەنجانێکی زۆرمان هەیە لەو گوندانە تەواویان کردو و هیچ دامەزراندن نەبووە. یعنی بەس لە گوندەکانی خۆمان، یعنی بە تایبەتی گوندی سماقوڵی گرتێک دەتوانم برێم 56 تا 70 گەنجەیە زیاتر دەرچووە، کەس دەتا ئێستا هیچیان دانەمەزراون. هەمووی دەبی کە ئەو ڕۆژی تەخەڕوجەکە دەکاتن دەبێت بۆ بەیانی ئیشێک بدۆزێتەوە، یعنی بە دوای ئیشی خۆی بکەوێتن. یعنی بەڕاستی معانات زۆر لەم ناوچانە لەم لادەیانە ئیشوکاری گەنج چییە؟ وەڵای شوکار زۆر کەمە لێکوانە، پێشتر باشتر بوو، بەڵام ئێستا ئەوەش نەمایە دەبێ هەموو ڕوو لە شارەکان بکەن، بە تایبەتی هەولێر هەموو ئیشێک بدۆزێتەوە بە دوای ژیانی خۆی کەوێ. باشە دەست خۆش بێخوا. کەیتر لە گەنجەکان قسەیەکی هەیە لەسەر داواکاریەکان ئەگەر یەکێک لێوە قسەمان بۆ بکە زۆر باشە. کاک حەتەم دەگەڕێمەوە لای تۆ، دەمەوێت پێم بڵێ ئەم لادەیانە تا چەند بەرەو چۆڵبوونە ڕۆن بەهۆی ئەوەی کە ئەو گرفتانەی هەیە، ینی خۆتان نەزانن بەشێکی زۆر لە لادەکان ئێستا ڕویان لە شارەکان کردووە، ئەم لادەیانە ئێرە شەروان بەێ ئەو لادەیانە بۆژابەوە بەو جادەی و بە حکمی ئەو بەنداوی سماقوری خەتە چ قەرەبارغ بوو، یعنی خەڵک هەموو بۆژابەوە هەتا دەچوێت دەربەندی خەرکشتی دانابوو لە خۆی توانی دانابوو بۆژابەوە و گەنجانە ئەوەشیان نەما کابرا دێ دوو جێ ماستاندا دەنێگە و تەنکەران بێدابێن تا ساعتەچی دەبی فڕیداتن. هەموو ئیشوکارەکان هەرگر ئیشوکاریان نەما، ئەجا ناچارن بڕۆن لۆ شارەکان لۆ هەولێرە و لۆ ئەوانە بڕۆن، هەمووش بێئیشن دانەمەزران هەروەچێ و گەنجە بەڕێزەوەی گۆ هەمووی بێئیشوکارن و تەعین نەبووینە، زۆر بایان ڕۆیشتن لۆ خاریز و زۆر خەڵک زۆر دەڕۆی شارەوەکانیش، بەڵام خاستن ئێرە زۆر بێئیش بوو بە حکمی ئەو جادەی سارەک و سێ مانگە دێتەوە ئێرە ئەو جادە ئیشوکار نەما لێرە. یعنی چی کاریگەری کردو سەر ئیشوکار ئەم جادەیە هاتوشەی ئەم تەنکەرانە؟ جامنەوە پێ دەرێم ئیشوکار مەسەرەن کابرا توانی دانابوو، کابرا ڕزقەچی دانا بۆ مەسەلەن دوکانەکە چی گرفتی بۆ دوکانەکە دروستکردن؟ مەبەستم ئەوەیە یەک سیارە بێرەدا نایە سیارێک بچکە، ئەوەی خۆی خۆشبوویە بێرەدا نایە، خەڵکی دەورەمەند بێرەدا بێشتی دەگری، خەڵکی فەقیرشتی ناکڕی، ئەوە نایان بێرەدا داوانی لە ترسانیان بێرە لە ترسان وەکی جەپ هەیە چ ڕێگەیەکی تر هەڵە بژێرن دەستنەوە کۆی خۆشترە دەنا ئەگە ئەو جادەوانە بی هەموو هیچ جادەک نیە لەو جادەی خۆشتر هەورازی نییە هیچ، بەڵام تێک چوو. یعنی لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی گەشتیاریەوە بەرێ ئەوەی کە ئەو لادێنشینانە دوکانێکیان دانابێت مەسرەفیان لەسەرەوە بێ، هەموو ئەوانە کۆتایی هاتووە، هەموو ئەوانە کۆتایی هاتیە، گەشتیاریش ڕوو لێرە ناکە، ناتوانی
مثلا ئەمە زۆر جاری هەموو ڕۆژێش گوتیتمانەوە ئەلێرە تڕێ لە دەیگری هەتا دەستە سەیتەرەی کابرا نەخۆشی هەیە دەستە ئاجیاوی نایە تێرە دەناوەتە لە گوندی مەسماقوری پێ 2 دقەیە دێرێ دکتۆری خەستەخانە نزیکە لەم شوێنەوە خەستەخانە هەیە لە گرچی ئێستا چارەسەری سەرەتایە بەڵێ ئێستا ئەمە فەرموو لە گوندی سماقوری گەری خەستەخانەکمان هەیە ئێستا گەشتیاریەوە هەر پێویستە لەو خەستەخانەی لەبەر چەند لادێ قوتابخانەیەکشتان هەیە قوتابخانە وڵا گوندەکان هەر کەس قوتابخانە ئێستا ئەمە نیمانە ئەمە قوتابخانەمان نییە گوندی سماقوری گەری قوتابخانەمان نییە لەوانەیە 50 لە بەشمانە بیێستا سەر بەنداویشە خەستەخانە پێویستە لەوێ گەشتیاریە خەستەخانەمان هەیە کرایتە بنکەی ئاسایش ئەو شتانەمان هەموو هەیە باشە ئەمە چیتر قسەی هەیە مامۆستاگەر قسەیەک ماوە ئەمێ بیکەن ینی بەنامەکەم بەرەو کۆتایی ڕوە ئەگەر شتێک ئیزافەیەک ماوە ئەگەر ئێوە شەرێک لێمە قسەیەکتان هەیە ئەمێ قسەی خۆتان بکەن وڵا تاکە داواکاری ئێمە هەروەک باسمان کرد تەنها و تەنها بەدەمەوە هاتنی بەرپرسانی حکوومەتی هەرێمە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە هیتمان گەورەترین کێشەشکە ئێستا لەومە دروست بووە ئەو جادەیە دووبارەی دەکەینەوە و ڕۆژانی داهاتوش دووبارە دەکەینەوە ئەوەی کە ئێمە بەردەوام دەکا لێرە دەمان هێڵێتەوە تەنها چارەسەرکردنی ئەو جادەیە بەڵێن بە بەرپرسانی ژەدەین تاکو و چارەسەرکردنی ئەو کێشە و لادانی ئەو بەر هەڵگرانە لەو سنوورە ئێمە 2 خێمە و ڕەشماڵ من هەردایە خواردن ڕۆژانە ئامادە دەکرێتن خەڵکەی زۆر لێر و کانە بە شەو ڕۆژ دەمینێتەوە لە هیچمان کەم نییە ئەگەر حکوومەت بێ باکە ئێمەش دڵنیای حکوومەت دەکەن لە هیچمان کەم نییە لەخوای بەزیاد بێ پاشانەکە خێرخوازان هاوکاریمان دەکەن هاوکاریان کردوین و لێرەشۆ داوایان دەکەن هیچ کەسێک ئەوەی مە بەلاڕێدا نەباتن هیچ کەس و لایەنێک لە پشت ئیدارەدانی ئەو خۆپشاندانەی ئێمە نیە جگەل لە خۆپشاندانێکی مەدەنیانە و هێمنانەی دانیشتوانی دۆڵی سماقولی دووبارە دەڵێمەوە بەرپرسان تاکەی ئێوە بەو شێوەیە خەوتون تاکەی بەو شێوەیە نایەنەوە هۆشخۆتان هاوڵاتیانی خۆتان پشتگوێ دەخەن دەست خۆش بێت طبعا دەست خۆش بە مامۆستا کەسی تر قسەی ماوە قسەیە بکات لە کۆتاییە دەستان خۆش بێت طبعا ئەم شەقامەی کە ئێستا دەیبینن ئەم ڕێگەیە ئەمە یعنی نمونەیەکە لەو ڕێگەی کە یان ئەمە بەشێکە لەم چاڵ و تاسانەی کە لێرە دروست بووە و بە درێژایی ئەو ڕێگەیە من کە لە سلێمانیەوە هاتوین زۆربەی هەرە زۆری ئەم ڕێگەیە بەم شێوەیە بووە ئەوان دەڵێن کە ئێمە نیگەرانین لە حکوومەت بەهۆی ئەو نەبوونی خزمەتگوزاریانەوەی کە جێبەجێ نەکراوە دەڵێن ئەم ڕەشماڵی کە لێرە هەڵیان داوە ئەمە ئەم خێمەیە پەردەکەی دانادرێتەوە بەردەوام کراوە دەبێت بۆ هەر بەرپرسێکی حکومی بێن گفتوگویان لەگەڵا بکەن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن ئەوان دەڵێن بێزار بوون لەوەی ئیتر تەنکەر بەم ڕێگەی هاتوشۆ بکات خەڵکیان لێ بێ بە قوربانی لادەکانیان کارەبای نەبێت خزمەتگوزاری نەبێت ئەوان دەڵێن ئەو کێشانەی کە هەیەە پەنخواردنەوەی زۆربەی کێشەکانە کە لە ماوەی ڕابردوو هەیە کە ئێستا بەم شێوەیە تەقیوەتەوە و دەڵێن ئەم ساترانە لا نابن و ئەم خێمەیە هەڵناگرن تا ئەو کاتەی سەرجەم ئەو داواکاری هەیەە کە بە خاڵ نووسیویانە دەبێت بەرپرسانی حکوومەت بێنە سەرخەت وە هەمووی جێبەجێ بکەن ئەوان دەڵێن ئێمە پشت درێژە بین تا ئەو کاتەی داواکاریەکانمە بۆ جێبەجێ نەکرێت ئەم شوێنە چۆڵ ناکەین بەڕێزان ئەوەی کە بینیتان بەشێک لە کێشە و گرفتەکان بوو کە لە دۆڵی سماقوڵی ماوەی چەند ڕۆژێکە دروست بووە و هاوڵاتیان گرفتیان هەیە بۆ تاوکوێستا چارەسەریش نەکراوە تا گفتوگۆیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ